دوێنێ لە کاتژمێر 18 بۆ چوونی ئەندامێکی لایەنە شیعەکانم وەرگرت لەباری سەردانەکەی سەرۆک بارزانی. ئەمڕۆ مەبەستمە لەگەڵ ئەندامێکی حیزبی تەقەدم کە محەممەد حەلبوسی سەرۆکاتی دەکا گفتوگۆ بکەم بەڕێز محەممەد عەلەوی شرۆڤەکاری سیاسی و ئەندامی حیزبی تەقەدم ڕاستەوخۆ لەگەڵما. بەڕێز محەممەد زۆر بەخێر بێت بۆ کوردستان 24. گرنگی سەردانەکەی سەرۆک بارزانی چۆن دەبینن لەم کاتەدا بۆ بەغدا و کۆبوونەوەی لەگەڵ زۆر لەلایەنە سیاسیەکان و باڵێزانی وڵاتان لە بەغدا؟ يعني أول شيء نرحب بكم ونرحب بعد لها مشتك زور سباس بويا بينراني كردستان 24 الانسداد السياسي الحاصل بنبستي سياسي ام دوائي عراق لسر آستي بيكاتكاني عراق بيشتر ايما دمان قد بنبستي نيو مالي سني وشيعي وكردي برمونوتا لنيو هر بيكاتيك ده ورام لما ويد ويدا بابتكت زورك لقشتان دني بودرز بولا سر ئاستی عراق ئەم پرسە فراوانتر بوو. سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ بەغدا سەردانێکی تا بڵێ گرنگە لەسەر ئاستی خودی پێکاتەکان لە نێو خۆیاندا و لەسەر ئاستی پێکاتەی سنی و هەروەها ئاستی پێکاتەی کوردی و شیعەش بە هەماشەوە، چونکە سەرۆک بارزانی کەسایەتێکی گرنگی پرۆسەی سیاسی عراقە و یەکێک لە جەمسەرەکانی پرۆسەی سیاسی عراقە. هەمیشە ئەم پرۆسە سیاسیە لە سەرەتاوە ئێمە تێبینی ئەوەمان کردووە کە سەرۆک بارزانی لەم پرۆسەیەدا هەبووە هەڵوێستی لە پرسە سیاسەکاندا هەبووە. بێگومان ئەمە کاریگەری زۆر لەسەر پەیوەندەکانی هەولێر و باغدا و هەروەها دۆزینەوەی چارەسەر بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عراق و ئەو یاسانی هەڵبەسێردراون وەکو یاسای لێبوردنی گشتی و یاسای نەوت و گاز و دایان یاسای دیکە کە ئێمە چاوەڕێین پەرلەمان دەنگیان پێ بدات و چارەسەریان بکە. یاسای مادەی 140 تاکو ئێستا شێکلایی نەکراوەتەوە. مادەی 140 کە بەردێکە ڕێگری لە جێبەجێکردنی دایان یاسای دیکە دەکات لە ڕێکەوتنی سیاسی و لە تەنانەت هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی دەکات. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دەیان بابەتی دیکە هەمویان کە خاڵی جەوهەری و گرنگن هەمومان دەزانین کە سەرۆک بارزانی هەڵوێستی خۆی هەیە و بڕیاری خۆی هەیە. باسی زۆر بابەتت کرد پێم خۆشە دواتر یەکێک گفتوگۆی لەبارەوە بکەین، بەڵام ئەمەوێ پێم بڵێ ئێستا کەشوهەوای سیاسی لە بەغدا چۆنەوە لەم کاتەدا سەرۆک بارزانی سەردانی دەکات و لەگەڵ لایەنەکان کۆ بێتەوە؟ يعني احنا الوضع السياسي ببغداد خصوصا ئاردۆخی سیاسی بەغدا بەتایبەتی لەسەر ئاستی سنی دەتوانین بڵێن کە ئاڵۆزە و زۆرێک لە خود ئاڵۆزێکی گەورەی تێدایە. زۆرینەی سونە کە خۆی لە بەڕێز محەممەد حەلبوسی دەبینێتەوە پێداگرە لەسەر هەڵوێستی خۆی ئەوەی کە پێویستە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران کەسێک بێت لە نێو پارتی تەقەدم، چونکە تەقەدم زۆرینەی سونەی لەخۆ گرتووە. پارتە سیاسەکانی دیکە لە پەرلەمان نوێنەریان هەیە، وەزارەتی خۆیان وەرگرتووە، بەڵام لە ماوەی ڕابردووە لە ماوەی دانوستان و گفتوگۆکاندا هەوڵی ئەوەیان داوە کە شایستەیەکی حیزبی تەقەدم ببن بە ڕێگا سیاسیەکان، لە ڕێگەی ڕێکەوتنی سیاسی، لە ڕێگەی بەراوردخستنی گەورەترین پارتی سونەکان. بۆیە سەردانەکەی سەرۆک بارزانی و بەتایبەتی کۆبوونەوەی لەگەڵ هەموو لایەنە سونەکان و کۆبوونەوەی لەگەڵ تەواوی لایەنەکانی دیکە کاریگەریەکی زۆر گەورەی دەبێت و لەوەش ڕۆڵی باشی دەبێت کە خاڵە ناکۆکەکان چارەسەر بکرێن و سەرۆک بارزانی لەو کۆبوونەوانەدا هەڵوێستی خۆی بەڕێبینیشمان کرد لە کۆبوونەوەکاندا لەسەر ئاستی پرۆتۆکۆلی پێشوازیەکی لێکرا بەڕێز خەمیس خەنجەر، بەڕێز محەممەد حەلبوسی هەمویان بەیەکەوە دانیشتبوون و لە کۆبوونەوەکاندا سەرۆک بارزانی زەختی لەوە کردەوە کە ڕێکەوتنێک هەیە و ئەم سێ کەسایەتیە لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکاندان. بە کورتی سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ ئەوەیە کە دیدگاکان لە یەکتری نزیک بکاتەوە بەتایبەتی لە نێو پارتە سیاسەکان. ئەمە دەرفەتێکە بۆ هەموو پارتە سیاسەکان. ئەو پارتە سیاسیانەی لە نێو پێکاتەی سونی و شیعی و
پێکاتێک کوردی و تاوی پێکاتەکاندان بۆ ئەوەی دوورتر بیر بکەونەوە لە پرۆسی سیاسی و بیر لە قۆناغی داهاتوو بکەنەوە چونکە قۆناغی داهاتوو قۆناغێکی زۆر هەستیارە گەلی عراقی ئێستا کێشەی زۆر گەورەی هەیە گەلی عراقی دەیان قەیرانی هەیە بارودۆخی هەرێمی بە گشتی بە قۆناغێکی مەترسیدادا تێدەپەڕێت پێویستە هاوبەشانی سیاسی پارتە سیاسیەکانی عراق و هەروەها هاوبەشە سیاسیەکان بەیەکەوە دابنیشن و لەسەر یەک مێزکۆ ببنەوە گفتوگۆ بکەن یەک هەڵوێست وەربگرن لەوەش گرنگتر لە وەرگرتنی هەڵوێست گرنگتر ئەوەیە کە کارتی ڕێککەوتنی سیاسی جێبەجێ بکەن کە هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانە بە شێوەیە کە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەشیان لەگەڵ بەڕێز هەلبووسی سەرۆک بارزانانی ئاماژیان بۆ کردبووکە دەبێت ئەم گرێک کوێرەیە بکرێتەوە چاوەڕێ دەکەن لە دوای سەردانەکەی سەرۆک بارزانانی بەو نزیکانە پۆستی سەرۆکی پەرلەمان یەکلایی بکرێتەوە. يعني البعض يتوقع انه هەندێک لایەن پێیان وایە کە بابەتەکە بە شوەیەکە بەڵام من وەکو خۆم بارودۆخ دوای سەردانەکەی سەرۆک بارزانانی شتێکم بۆ پێش سەردانەکە شتێک بوو زۆرینەی ئەو کۆبوونەوەی سەرۆک بارزانانی کردوێتی زەختی لەوە کردوەوە کە ئەم بابەتە بەڕاستی درێژەی کێشە و لە کۆبوونەوەکاندا باستەوە کراوە ڕەنگە ئەم بابەتە دوا بکەوێت بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عراق بەڵام من دیسانەوە جەختدا خاڵێک دەکەم ئەمە گەورەترین دەرفەتە کە هاوبەشە سیاسەکان و پارتە سیاسە سونیەکان و هەروە هێزە بەشدارەکانی ڕێککەوتنی سیاسی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت لەوە تێبگەن کە دەرفەتێکە سەردانەکەی سەرۆک بارزانانی دەرفەتێکی زۆر گرنگە بۆ پارتە سیاسەکان بۆ ئەوەی ڕێک بکەون لەسەر کەسێک بۆ ببێت بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە پارتی تەقەدوم. زۆر باشەکەوتە بەگشتی کێشەکە ئەرێ نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان ینی دوو ڕۆژە بەغدا کۆبوونەوەی زۆر چڕ و پڕ بەخۆیەوە دەبینێت کێشەکە ئەرێ نییە بۆ ئەوی کام کێشانەی هەند چارەسەر بکرێن. نعم يعني أنا أحكي لك شغلة بەڵێ بەدڵنیە بەو شێوەیە من دەمەوێت ئاماژە بە شتێکی گرنگکەم سەردانەکەی سەرۆک بارزانانی لە کات و ساتی زۆر هەستیاردا ئەنجام دەدێت سەرۆک بارزانانی سەردانی بەغدا ناکات مەگەر دۆخەکە زۆر هەستیار نەبێت و زۆرێک لە هەستیاری لە بابەتێکی دیاریکراودا نەبێت ئەم سەردانەی سەرۆک بارزانانی من وای دەبینم تایبەتمەندیەکی زۆر گەورەی هەیە و چەند خاڵێکی تێدایە کە پێویستە لە بەرچاومان بێت ئێمە بینیمان کە کۆبوونەوە لەگەڵ پارتە شیعەکان و هێزەکانی هاوپەیمانی ئیدارەی دەوڵات کە چۆن هەموویان لەسەر یەک مێز بەیەکەوە دانیشتن ئەم کۆبوونەوەیە تایدا دیدگە ئەرێنی خرا ڕوو لەلایەن شیکەرەوە سیاسەکان و پارتە سیاسەکان هەموو لە کۆبوونەوەی لایەنە سونەکان هەمویان بەیەکەوە لەگەڵ سەرۆک بارزانانی بە هەمان شێوە خاڵی ئەرێنی تێدا باس کراوە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە لە دوای ئەم هەموو کۆبوونەوەانە ئایا ڕێککەوتنەکان جێبەجێ دەکرێن کە لە سەرمێزی گفتوگۆ باسکراون ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی ئەو شتانەی لە کۆبوونەوەکان و ئەو شتانەی کە لە کۆبوونەوەکانی سەرۆک بارزانانی باسکراون و دەیانەوێت چارەسەریان بکەن ئایا جێبەجێ دەکرێت ئەمە گرنگەوە ئەمە بۆ هێزە سیاسەکان دەمێنێتەوە هێزە سیاسەکان بەر لە دروستکردنی حکومەت ڕێککەوتنێکی سیاسیان کردووە ئایا ئەم ڕێککەوتنە بەتاوی جێبەجێ کردەوە ئەمە پرسیارێکە ومجارێکی دیکە دەگەڕێمەوە سەر ئەوەی بەڵام من ئەمەیە و پرسیارت لێ بکەم ینی ئەمڕۆ سەرۆک بارزانانی لەگەڵ هەم لایەنە شیعەکان و هەم لایەنە سونەکانیش کۆبووەتەوە گرنگترین بابەت ڕەنگە باسکردن بێ لە کارنامەی کابینەکەی محەممەد شیع سوودانی کە هەر سێلایەن لەسەری ڕێکەوتون پێتان وایە کە ئیدێ و خاڵانی تا ئێستا جێبەجێ نەکراون جێبەجێکرێن؟
يعني أنا وجهة نظر إنه هاي فرصة من وايد بينم درفتك زور باشا ودرفتك جوري بو أو ريكوتانا زيب بكرين وكوتاي بم باردوخا سياسية آلو زبط وأنا كوكي كانش كوتاي يم بيت براستي سونكا إما لما ويسي مع جرابردو دا بينيو معنا كباردوخ سياسي باردوخي كبهيت شيء سقام جنيا لنيو بيكاتا كانوا ولا نيو خدي لا كانش معويك بيش استنانت لنيو كورد لنيو سني لنيو شيعي لنيو هميان قناع زور آلوزيان تيقراندو باردوخي خود الشيعة كان لهميان آلوسترا لروبيكاتا كانوا وكاركتي وكارك أوي كلنيو شيعة كانش كيبركيه وزورك لآلوزيه لنيو خودي سوات سوي همانجي ولوي كتسون كيبركيه لقال يكتري دا كان بهمان شوش بارت السنية كان بينيو مالك هردوخي كزور شبرزه بارت كردي كان بهمان شو بيني مان كتسون ماويك بيش استا لسر هالبجاني برلماني كردستان سان آسانجيك هبو وسان لانك ديانويست او هالبجارنا لكاتك دياري كراو بكرد بلان ايما دالين كاندام قالك هابون لتناد ليشتين اجتماعي كردستانش لا كوبنو كيسر بارزاني بجدار بون وهمويان لويبون من زارك ديك الزخت خالك زور جرينج دكمو سرتاي سار سكدي كشكانو كوتاي هنا بمبسا بويك السروك يزوين نيران عراق يكلاي بكريتو بالام بيويستا تنيال بارت تقدم تقدم زوريني السنية نونري زوريني السنة كان البرلمان برز محمد شو ضلي تاوكو يعني بنماي سركي محمد الحلبوسي حتى نبدأ باشا ضليك بنماي چارەسەریەم کێشانە یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمانە ئەمە بابەتێکی نێوخۆی سوننەکان نییە خۆتان ناتوانن ئەم بابەتە یەکلای بکەنەوە يعني اوكي انا اجي وياك من هاورام للسلام بابا بيوست السنة كان خوان لني وخوان ريبكون ودبوايا وراستر وابوني ومالي السني بوخان كشكت زال سبب بلان برسكا بمشويني هانديك لباكت وهانديك لبراني ايما پەیوەندیان هەیە بەڕاستی بە سوارچەوەی هەماهەنگیوە پەیوەندیەکیان هەیە دەتوانین بڵێن لەگەڵ پارتە کوردیەکان پارتی دموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کەواتە بابەتەکە ئەوەی سێماک پێشێستا هەبوو تەنیا پەیوەندی بە سونەکانەوە نەبوو بەڵکو پەیوەندی بە پارتە کوردیەکان و پارتە شیعەکانیشەوە هەبوو بۆ ئەوەی بە ڕاشکاوی قسە بکەین ئەمە شتێکی شاراوە نییە هەموو لایەک ئەوە دەزانن کە لە یەکەم کۆبوونەوەی پارلەمان بۆ هەڵبژاردننی بەڕێز شعلان کرەییم هەندێک لە هێزە کوردەکان ئامادە نەبوون دەنگ بە شێخ شعلان کرەییم بدەن و ئەو کاندیدی پارتی تەقەدوم بوو ڕەنگە ئەگەر بەڕێز شێخ شعلان کرەییم ببە بە سەرۆک قەیرانەکە کۆتایی هاتبووە بەڵام ئێمە دەزانین کە هەندێک ئاراستی سیاسی هەبوون کە ڕێگریان لە هەندێک پار دەکرد کە پارتە کوردەکان مەبەستم ڕێگر بوون لەوەی دەنگ بە شعلان کرەییم بدەن بابەتی سیاسی عراق لەسەر ڕێکەوتن بیناکراوە بابەتی سونەکانش ئەمە شتێک نییە شاراوە بێت لە دۆخێکی ڕاستی هەستیار و شەرمنانە داین و پرۆسەی سیاسی هەمویان بەیەکەوە کار دەکەن ئێستا سەرۆکاتی هەرێم و یخود سەرۆکایەتی هەرێمی کوردستان پشکی پارتیە لە بەرامبەردا سەرۆکایەتی هەرێمی سەرۆکاتی کۆماری عراق لە بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی ئەمە هەمویان بەڕێکەوتن جێبەجێکراون بە هەمان شێوەش پێکەوە باسی دەکەین بەڕێز عەلەوی لەگەڵم بمێنەرەوە لەبەرەوەی لەگەڵم بمێنەرەوە دواتر بابەتەکە تەواو دەکەین لەبەرەوەی سەرۆک بارزانی ئەم ئێوارەیە دوا کۆبوونەوەی خۆی لە بەغدا ئەنجام دەدات لەگەڵ پەیامنەری کوردستان 24 شڤان جەباری قسە دەکەم لە بەغدا ڕاستەوخۆ لەگەڵمە دواتر دەگەڕێمەوە لای تۆ شڤان ئێوارە باش پێمان بڵێ کە کەی دوا کۆبوونەوەی سەرۆک بارزانی ئەنجام دەدرێ و لەگەڵ کێ دەبێت بەڵێ سنوور دیارە بڕیارە کاتژمێر حوتی ئێوارەی ئەمڕۆ سەرۆک بارزانی کە ماوەی 2 ڕۆژ لە بەغدایە کۆتا کۆبوون و ئەنجام داد کە ئەویش ئەچێتە نێو سەرۆکایەتی کۆمار و لەوێ لە کۆشتی بەغداد پێشوازی لەکرێت و هاوکات هەر بۆ هەمان مەبەست ئێوارەخوانێک لەسەر شەرەفی سەرۆک بارزانی لەیان سەرۆک کۆمارەوە ساز کراوە پاش تەواوبوونی ئەو ئێوارەخوانە بە ئامادەبوونی زیاتر لە 18 سەرکردەی عراقی کۆبوونەوەیکی گەورە بەڕێوە چێ کە من پێخۆشە ناوی سەرکردەکان بێنم هەرێک لە محسن مەندلای سەرۆکی پەرلەمان و محەممەد حەلبوسی و دکتۆر فات حوسێن و عەمار حەکیم و هادی عامری و نوری مالکی و عەبدولسادە فرێجی و
أحمد أسدي ونزار آمدي وخالد شواني وشاخوان عبد الله ومثنى سامري وحسن توران وهمام حمودي وقيس خزعلي وعادل عبد المهدي وحيدر عبادي وآزاد برواري ئامادەی کۆبنەوەکە بن و هاوکات لەگەڵ ئەوەشدا ئەما بێ بە کۆتا کۆبنەوە و تەواوی ئەو با بڵین کۆبنەوانی کە لە دوو ڕۆژی ڕابردوودا سەرۆک بارزانانی لەگەڵ تەواوی لایەنە سیاسیەکان و لایەنە با بڵین لەگەڵ حکوومەتی عێراقیدا باسی کردو و گەنگەشەی کردووە جاریشکە هەمووی ئەخاتەوە ڕوو هاوکات دووە پامی خۆی سەرۆک بارزانی بۆ استقراربوونی عێراق ئەخاتە ڕوو لەنێ ئەو کۆبنەوەدا بۆ ئیکەمە بێ بە هەوێنێک دوای گەڕانەوەی سەرۆک بارزانی دوجار دۆخێکی دیکە بۆ سەقامگیربوونی عێراق بێتە ئاراوە بە تایبەت دۆخی ئەوانی کە پەیوەستن بە ینی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان لە نێو ماڵی سونایە کە ئەمە ینی سەرۆک بارزانی لە ماوەی هەفتەی ڕابردوو هاوکات لە کۆبنەوەکانی ئەمڕۆشیە لەگەڵ سەرکردە سونەکان و بەشێک لە سەرکردە شیعەکان لە سەرم خاڵە زۆر وەستاوەتەوە و هاوکات سەبارەت بە ئەو پەیوەندیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدایە چ دۆسیەی کەرکووک و ناوچە دابڕێراوەکان و دۆخی ئەمنی سنووری ناوچە دابڕێراوەکان بێت چ پێکەرانی حکوومەتی خۆجەیی کەرکووک بێت چ ئەوەی کە پەیوەستە بە شنگالەوە و هاوکات ئەوەی پێویستە بە پاراستنی سوورەکانی هەرێمی کوردستان و ئەوەی کە پێویستە بە مەلەفی نەوت و کۆمەڵێ پرسی دیکەی شایستی دارایەکانی هەرێمی کوردستان هەموو ئەمانە جارێکی دیکە باس ئەکرێتەوە لە نێو کۆبوونەکەدا بۆی کە بتوانێت یعنی ئەو دۆخە ناموارێکی عێراقی کەوتووە بە هۆی ئەو کێشانی کە لە ماوەکانی ڕابردوودا هەڵبسێردرا و بن و تاوکە چارەسەری بۆ دۆزراوەتەوە سەرۆک بارزانی لە کۆبنەوەکانی چەند ڕۆژی ئەمڕۆ و دوێنێتە بە تەواتی خسوێتی ڕوو هاوکات میکانیزمی چارەسەریشی داوەتە لایەنە سیاسیەکان و هاوکات ئەمە ئەبێتە ینی دوا دەرفەت بۆ ئەوی کە بتوانێت لایەنە سیاسیەکان بتوانن بە هەمووانەوە ینی بە جۆرێکی دیکە بە یەکەوە هەڵ بکەن بۆ ئەوی کە کێشە و گرفتەکان چارەسەر بکرێت و هاوکات دۆخێکی دیکە بۆ سەقامگیربوونی عێراق بێتارەوە. دەست خۆش شڤان جەباری ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵم بووی سپاس. ئەمە بابەتێکە لەگەڵ میوانەکەم دەمەوێت باسی بکەم بە ڕێزعلەویەوەی گوێبیستی بووی لە پامنێری کوردستان 24 دەڵێت کە ئێوارەی ئەمڕۆ بەشێک لە سەرکردە سونەکان و بەشێک لە سەرکردە شیعەکان لەگەڵ سەرۆک بارزانی کۆ دەبنەوە کە ئەمە کۆتا کۆبوونەوەیە. تێڕوانی نیەوە چییە بۆ ئەوەی کە کورد سونە شیعە ئەم ئێوارەیە پێکەوە کۆ دەبنەوە و چاوەڕێی چی لێ دەکەن؟ يعني أنا وجهة نظري بە دیدگای من الاجتماعات کۆبوونەوەکانی سەرۆک بارزانی ئەوانەی پێشتر کراون هەمویان کۆبوونەوەی زۆر گرنگ بوون بۆچی بۆ ئەوەی کە قۆناغی داهاتوو وێنە بکێشین و ڕەنگە لە حاڵەتێکیشدا هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ئەنجام بدرێت و بۆ ئەوەی کە بابرین خاڵەکانی ڕێکەوتنی پێکەنانی حکوومەت جێبەجێ بکردن ئەوەی لە ماوەیە ڕوویداوە لەسەر ئاستی هەرێمی عێراق بەشێکە لەم کێشەیە و دەبێت پرسین ئایا بەشێکە یاخود بەشێک نییە هەموو ئەمانە لە کۆبنەوەکان باسی کراون و من وای دەبینم کە باسی کراون بە تەواوێ من هەست ناکەم ڕەنگە هەندێکیان بە قوڵایی هەرێمیەکەی باسییان لێوە کرابێت چونکە بارودۆخی هەرێمی بەڕاستی بارودۆخێکی سەقارگیر نییە ئێستا وەکو دەزانن لە غەزا شار لە ئارادایە بابەتێکی هەرێمی و نێودەوڵەتی گرنگە بابەتی پەیوەندەکانی ئەمریکا و ئێران بابەتێکی نێودەوڵەتی گرنگە عێراق پەیوەندی بە پرسەوە هەیە هەڕەشەکانی ئیسرائیل ئەم دواییە بۆ سەر لوبنان عێراق بەمەش کاریگەرە بۆی ئێمە دەمانەوێت بزانیوەلەوە تێبگەین عێراق لە قۆناغی داهاتوو چی بەسەردێ لەسەر ئاستی سیاسی و ئابووری و نێودەوڵەتی و هەروها لەسەر ئاستی گفتوگۆ و دانوستان و سەقامگیری دامەزراوە ئامنیەکان و هەروەها بودجەی هەرێمی کوردستان یاسای نەوت و گاز ناوچەی جێناکۆکەکان لەسەر ئاستی یاسای پارتە سیاسیەکان و کاری کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەموو ئەم شتانە پێویستیان بە تێگەیشتن و زانینە دەبێت بزانێت قۆناغی داهاتوو بە چ یاسایەک دەبێت کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق تەمەنی درێژ دەکرێتەوە یاخود نا هەموو ئەم خاڵانە
دەبێت یەکلایی بکرێنەوە هیچ لۆژیکێکی تێدانە دوای هەر هەڵبژاردنێک جارێکی دیکە یاسایەکی نوێ بێتەوە ڕۆژێک سانتیگۆ لەسەر نوێ ڕۆژێک گۆڕانکاری لە بازنەکان دەکرێت ئەمە بەڕاستی تا بڵێ بارودۆخێکی شپرزێ لە پرۆسی سیاسی عراقدا جارێکی دیکە من جەخت لەوە دەکەمەوە سەردانەکەی سەرۆک بارزانانی تا بڵێ سەردانێکی گرنگە بابەتی یاسەدانان و دۆخی یاسادانان لە عراق ئاوایە ئێستا بەڕاستی هەرچەندە بەڕێز مەندەلاوی سوپاس دەکرێت بوو ئەو بەڕێوەبەردەی لەم دواییەدا پەرلەمانی بەڕێوە بردو بەڵام ئەو خۆشی ناتوانێت بەهۆی ئەو ناکۆکی لەسەر هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان هەیە نەیانتوانیەوە بە باشی بابەتەکە چارەسەر بکەین. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز محەممەد عەلەوی شرۆڤەکاری سیاسی و ئەندامی حیزبی تەقەدوم ڕاستەوخۆ لە بەغدا لەگەڵم بووی.